سڵاوتان لێبێ خۆشەویستانم، کاتتان باش، هیوادارم هەموو باش و تەندروست باش بن. من ئەمڕۆ لە شارە جوانەکەی سلێمانیم بڕیارمەنداوە بۆ پرۆگرامی چیرۆکی من بۆ ئەمڕۆ میوانداری دکتۆر بەختیار تاڵەبانی بکەیت. لەگەڵمان بن. دکتۆر جان، زۆر سوپاس دەکەم دووبارە کە میوانداری ئێمەت قبوڵ کرد و لە کاتی بەڕێستانمان گرت. زۆر سوپاس بۆ بەڕێستان و بۆ ستافە بەڕێزەکەتان بە ئومێدیەوەی کە بە هەموو لایەک بتوانین سوودێک بە بینەر و بیسەرەکان بگەین. ئینشاءڵڵا. بەر لێ بچمە ناو پرسیارەکان و گفتوگۆکان من دەمەوێت باسێکی چیرۆکی ژیانی خۆتمان بۆ بکەیت. من ناوم بەختیار کەمال محەممەدە، لەدایک بووی ساڵی 1970 قەدەری وا ڕێکەوتووەک و گەرمیانیە حساب کە لە دایبوونەکەشم کەوتۆتە ناو ساڵێکی شەڕ و ئاژاوەوە. دیارە و ساڵی شەڕ و ئێران و عێراق بووە. لە دایک و باوکێکی گەرمیانی لە دایک بوومە. باوکم لە ئەسڵا خەڵکی کەرکووکە، دایکشم خەڵکی منتیقەی سەنگاو، بەڵام لە ئەسڵا کەرکووکیە. باوکم بە حکمەوەی کە کوڕی لادێ بووە، وەکو باسەکەن وەکو خۆی دەیگێڕێتەوە، دیارە توانوێتی نمرەیەکی باش بێنێ، بەڵام نەیتوانوە وەختە بڕات بۆ بەغداد، چکە وایە بچووتە بۆ بەغدا. هەوڵی داوە ئامادەی تەواوکات، ئامادەی زراعی پێ دەڵێن. دوای تەعین بووە و هاتوتە منتیقەی سەنگاو و منتیقەی قەرەداخ. دایکشم بە حکمی ژیان و گوزەران و زەواجەوە تقریبەن زوو زەواجی کردووە، ڕەنگە ئەویش وەکو پێویست نەیتوانی خوێندن بکات. من جیاواز لە هەموو ئەو ئەزیزانی کە برادەر من ڕەنگە تۆزێت جیاوازم بە حکمەوەی کە سەرەتای تەمەنم تقریبەن ئەتوانم بڵێم تا نزیکی 7 ساڵێک لە لادێ بوومە. ژیانی لادێم تاقی کردوتەوە. تقریبەن مەرحەلە 1 و 2 3 ابتیدایی سەرەتایی لە گوندێکی ئەزیز بوومە کە پێی دەڵێن گوندی خدری لە ناوچەی سەنگاو. دوایەوە چوومەتە تۆزێ وەکۆڵێت تەتەورمان کردووە لە لادێوە، نەک تەتەوریش، ئەویش حکومەت هەواڵە بەخوا بێت. گوندەکەمان سەج لە بیرمە کە بە حاڵ لە بیرم دێت کە ڕژێمی بەعز جێیش و قوتی نرد و دیار بوو بە گوندەکەی وتبوو، بەس من ئەو مەشەدەم بیرەکە بەیانی هەموو ماڵەکان چۆڵکەن و گوندی خدری دەڕوخێندرێت لە منتیقەی سەنگاو و منتیقەی قەرەداغ. دیار بە حکومەت ئەو حەملەی دەست پێ کرده بوو. لێوە گوندەکەمان ڕاگوزاراوین چوون بۆ سەنگاو، با بڵێن کە لەوێ پێی دەڵێن ناحێ. ژیانی ناحێشم تاقی کردوتەوە، تقریبەن 1-2 ساڵێکی کەم لەوێ بوومە. لە دوایەوە دیسانەوە گۆڕ بە گۆڕ وازی لێ نەهێناین، ئەمی ژیانێکی ترە. لەوێ دیسان ماڵمان باری کرد، سەنگاو ڕوخێندرا و باوکشم ئیشی دەواجن و مریشکەوانی دەکرد، ئەوەش ڕوخێندرا. هاتینە شارۆچکەی چەند شەماڵ. بە سوپاسەوە تقریبەن توان بڵم لە ئەنفالەکەەوە هەتاوەکو ساڵی 92-93 بژیانی فیراری و خوشاردنەوە و لەولاوە تۆزە ژیانێکی کولەمەرگی بوو. خاڵەکانم پێشمەرگە بوون، لەولاوە مامەکانم وەکو پێویست نیانەتوانی دەرکەون. باوکم فیرار بوو، ئەبوایە خۆشاردنەوە ئەوانە وتر وەکو عەشرەت بێت، وەکو ئەوانە بێت. تقریبەن تا 92-93 لێەوە ئینجاکە هاتوومەتە شار. تۆزەیتر هاتینە ناوشار لە سلێمانی، لە عەدادی سلێمانی، ئامادەی سلێمانی کوڕان لەسەر دەستی کۆمەڵی مامۆستای ئەزیز و خۆشەویست ساڵی 1996. ئەمەش هەر بەخۆی ساڵی شەڕی ناوخۆ و بەزم و ڕزموانی کەس 96یان لەبیر بێت. ئەوەش هەر چۆنی بێ قەدەری خواوە بۆمان ڕێکەوت کە الحەمدولیلا بتوانین دەرەجەی بێنین. لە 96 لە تۆبی سلێمانی وەرگیراوم. لە 2003 تۆبی سلێمانیم تەواو کردو. دوایش ئینجاکە ئەکرێت دوایی باسەخواسی بکەین ژیانی دکتۆری و خوێندنی باڵام دەست پێ کردەوە. زۆر باشە. دکتۆر قوتابیەکی چۆن بووی؟ زیرەک بووی؟ لەگەڵ برادەرەکانت ئەو کاتانە چۆن تێپەڕی لە مەکتەب؟ خاتونی بەڕێز بڵێم زیرەک بووم، ڕەنگە مبالەغە بێت، ئەتوانم بڵێم تا ڕادێک جددیتر بوومە، بەس ڕەنگە ئەوە ببێت، ینی بڵێم عەبقەری بووم و بڵێم زیرەک بووم و ئێستا تۆزێ بە شانوبانی خۆمە هەڵدەم نەخێر، بەڵام ئەتوانم بڵێم جددی بوو. ینی ئێستش زۆر جار بە گەنجەکانی خۆم ئەڵێم ینی قۆناغی گەنجێتی ڕاستە گەنج بوومە، ڕاستە مراهق بوومە، ڕاستە زەمەنی ئێمە مۆبایل و ئایپاد و سۆشیال میدیا و تۆڕی کۆمەڵایەتینەوە، بەس زەمەنی ئێمەش تەلەڤیزۆن هەبوو، گریندایزەر هەبوو، تۆ مناڵی بیریت نایە گریندایزەر و ساسۆکی و چی فلان ومانە، بەڵام ئەو وەختەش بەڕاستی کەمتر بە دیار تەلەڤیزۆنەوە بووم، کەمتر یان ئیش و کار و کاسبی بوو، چکە زەمەنی ئێمە وەکو ئەم نەستەلانە و خواپێداوانی ئێستا نەبوو. هاوین یانی ئیشکردن، عوتڵە یانی ئیشکردن، پشوو یانی ئیشکردن. ئەو پەڕیگە تۆزێ وەکۆ لە پیاوەتیان لەگەڵا بکردایە جۆری ئیشەکە دیاریە کرد، ئاو بفرۆشم یان شروع بفرۆشم یان گوڵە بۆ ڕۆژە بفرۆشم. یان بۆ نمەسەر من لە بیرمە چەند ساڵێک شاگردی مامەم بووم کە ئیشی حەدادی و ئاسنگەریمانە کرد. 1-2 ساڵێکی تر لەگەڵ
ئیشی با بڵین چێشتخانە و کەباب و ئانەمەکرد لەگەڵ خاڵۆیەکمان کە با بڵین تازە لە دەرەوەی وڵات هاتبوو و لە پێشمەرگاتی هاتووە کەواتە بۆیە تقریبا نتوانم بڵێم بەشێکی پەیوەندی بە جددیەتەوە بووە. ڕەنگە دایک و باوکم هاوکارێکی زۆر گرنگ بوو، ڕەنگە خاڵەکەم کە کادێر بووە بۆ نەبابن لە ناو پێشمەرگا کادێر بووە و بەردەوام حەزی لە خوێندن و خۆشی مامۆستا بوو و دارمعلمین تاوا کرد و ڕەنگە کاریگەری هەبوو. پورەکانم ڕەنگە بۆ خۆی کەم تا زۆر هاوکار بۆیە ئەتوانم بڵێم نیز بوو تەنێڵە مەڵتیفاکتەرە تۆزێ جددیەتی خۆم و تۆزێ هاوکاری قەزا و قەدەریش بۆی گونجاویم کە تا ڕادی بۆیە هاوڕێتی و برادرایەتی و کۆمەڵایەتیم هەر هەبووە. چکە کە ئیشم کردو هاوڕێم هەبووە کە دوکاندار بووم و مەسەن ئیشی عارەبانەوانەمان کردو هاوڕێم هەبووە کە ئیشی دەستگێڕیمان کردووە. بۆ خۆشی گەرمە لە ماوەی پێشوە لە چەمچەماڵ سیمینارێکم هەبوو بۆ خۆشی بە تەلبەکانم وتم ڕەنگە گەڕک نەبێت لە چەمچەماڵە من گوڵە بە ڕۆژە یان شروب یان شتم تیان نەفرۆشت بێ، یعنی زۆربەی گەڕەکەکان شارەزا بووین وای لات وەکو کابراایکی شارەوانی گەڕک بە گەڕەکەمان زای تا مەزانانی ئەم گەڕەکە ژنی زۆرە مشتریمان زۆرترە گوڵە بە ڕۆژە ژنەی خوعاادەکەن پیا و کەمترەی خوا هەنێ گەڕک هەنێ ماڵ ئەو وەستای نەمانزانی ئەمە مشتری هەیە کۆمەڵی ئافرەتیان هەیە 100% گوڵە بە ڕۆژە خۆرن تۆزێت ئەو وەستاین لار مشتریەکمان پەیدا کرد بۆیە ئەنجامی ئەمە هاوڕێتی و برادەرایەتیمانە بوو بەس لایەکی ترەوە من زەرم کرد ینی بە حکمەوەی کە سوزوو شوێنمە گۆڕی یعنی وە چەند ساڵێک لە لادێ و بەجێمانێش دوای چەند ساڵێک لە ناحێ بەجێمان دوای چەند ساڵێک 4 ساڵە چ بەجێمێش دوای لە سلێمانی و هەر چەند ساڵێک و بۆن مەسەن لە گەڕێکێک بووین کە عدادی تێدا نەبوو وەختە عدادی بەشی زانستی تێدا نەبوو ئەوە سەیری سلێمانی مەکەنی سەر الحەمدوللا گەورە بوو من کە ماڵمان لە چەمچەماڵەوە هاتە گەڕێکی ڕاپەڕین هەموو ڕاپەڕین کە ئێستا گەڕێکی زانکۆ و ڕاپەڕین و با بڵێن زانکۆی سلێمانیش تێکەڵ بوو هەموو گەڕێکی ڕاپەڕین تەنها بەشی ئەدەبی تێدا بوو تەلەبەیان کەم بوو بۆیە بۆیە بە تەکلیف و تەکلیفکاری هەتاوەکو نەقڵ بیت لە ناو شاری زۆر جار وەریان ناگرتیت و زۆر جار گێڕاومەتەوە کە بەڕێوەبەرەکە دەستخۆشیم بۆ هەیە پیاوێکی بەڕێز و جددی بوو کە یانوت لەو گەڕەکەەوە هاتین هەر لە خۆی و جایانوت لە ئاستیشا لە چەمچەماڵاتین وەری ناگرتین وا تەسەوورێ کرد گەنجێکی چوختی بیت و گەنجێکی ئەوانە و بە زۆر ینی سش لە بیرمە باوکم لە دوو بەرنامەکەش باسم کرد و باوکم وتی مامۆساجان مامۆستا جەبار بوو پێڵاوی بۆ دانم پیاوێکی بەڕێز بوو زۆر خزمەتی پێکردین و خوا باشی بۆ بکە ئەیوت وەری ناگرم مەجال نییە سش لە بیرمە باوکم وتی کاکە ئەچمە لە ژێر پردەکە تەنەگەی ڤیتا هەبوو جاران هی ڕۆنیان تیافرۆشت تۆ بیری نایە جیلی ئەمە بوو وتی تەنەگەیکی ڤیتای بۆ ێنەموک و کورسیە لێ بادانیشێ لەسەری تر تقریبا مدیرەکە اینجا وتی تاقیشی کەرەوە مانگی بزان دەرەجە ئەهێنە یان نایەنێ من کوڕەکەم زیرەکە چکە لە چەمچەماڵەوە کە هاتم سێمی مەکتەبەکە بووم ینی تا ڕادێک ئاستم باش بوو بەس هەر قەناعەتی ناکرد لە تەسەورێکە وا بەڕێ کرابیوانە لە وەرگرتنمان لە زانستی شاتۆزی قورس بوو زەمەنی ئێمە لە بابن کە لە جیا ئەبوویتەوە لە چواری ئەدادێەوە جیا بوویتەوە چواری ئەدادێ 5 ئەدادێ 6 ئەدادێکە ئەو وەختەی ساکاتە با بڵێن 10 و 11 و 12 بۆیە ئەگەر لە مۆزوعەکە دەرنەچم ئەم شوێن گۆڕین و گەڕە گۆڕین و شار گۆڕینە زۆر لە مەسلحەتی منان نەبوو ینی بەدڵ و بەجان دووسێ برادەرمەکرد لە پڕێکە حکومەتیان خۆش بێ لۆری ئەهات و مەکینە و کۆڵەگازی دووتەنی هات و ماڵەکەمانە گواستەوە بێ دیسان لە دەست پێ بکەمەوە فلیمێکی تر و برادێکی چەند برادێکی کەم نەبێ کە ئێستا برادری چەمچەماڵ من ڕەنگە 20 ساڵ ئەگەنا برادێکم نییە بڵە وڵات 20 ساڵە برادەر من چکە هەمیشە شوێنەکانمان گۆڕێ و هەرێکەمان پەرتەوازەمان کردو بۆ شوێنێک ڕاستە بابێ مەسەر ئەو پرسیارە بەگشتی چۆن مامەڵە بکەین لەگەڵ کۆمەلگا کە ئەگەر تەمەشا بکەین زەختێکی زۆر لەسەر دەرونی تاک بە تاکی ئەو کۆمەلگایە هەیە خاتونی بەڕێز کۆمەلگا پۆلێ نەکرێ بە چەند شێوازێکەوە کۆمەلگا بەشێکی ئەوەیە کە خزم و کەسوکاری منە ئەمە پرایۆریتیە ئەمە ئەولەویەتە ئەمە ئەفزەڵێتە باشن یان خراپن منیان بەدڵە یان بەدڵ نییە وەسف و سەنای منەکەن یان نا بە بڕوانامەکەی من ئەشێد یان نا و کۆڵی لەسەر مەزهەب و دینی منە یان نە ئەمانە لابوددا دەبێت هاوگوفیان بکەیت هاوسەفەریان بکەیت هاوران خواردنیان بکەیت هاوسفریان بکەیت دانشی لەگەڵیانە بەدەمیانەوە پێ بکەنی بە تەعزیانەوە بی بە شایانەوە بی ئەمە بەشێکە لە کۆمەلگا کە من بۆ خۆم پۆلێرم کردووە کە ڕەنگە خەڵکێکە بێت چڕوچای منیشی بەدڵ نەبێ ڕەنگە من زۆریش ئەوم بەدڵ نەبێ بەڵام خزممە کەسوکارمە ئەقرەبامە نزیکمە ئەگەر ڕۆژێ لە ڕۆژانش بە کەڵکە من هاتوێ بەس بە بەسێ پشت خزمی دایکمە باوکمە کەسوکارە ئەو واجبە لەسەرمان لە دوور و نزیک لە تەعزیە لە شاییە لە لێقەومانیا لە قەرزیە لە پاڵپشتیە
لە کوڕێکی لە کچێکی لی دەقەومێت لە ڕاوێژێکی پێویستە ئەمە بەشێکی کۆمەلگای ئەمە گرنگە بەشێکی تری کۆمەلگا کە گرنگە کە ئەمە بۆ بینەرەکانیشمان گرنگە بە تابەتی بۆ گەنجەکان کۆمەلگا ئاوا پۆلێنکەین بڵین کۆمەلگا هەمووی خراپەمە بەڕاستی هەڵەیەکی زۆر وەکۆڵێت کوشندێ بەشێکی تری کۆمەلگا ئەوانەیە کە ئەو جۆرە کەسانەیە کە بە بۆنی پیشەکەوە بە بۆنی اختصاسەکەوە بە بۆنی بیرکردنەوەکانتەوە لێت نزیک جا مەسەن هەندێکەیە وەکو ستافی سەحا لە هابووەتە کۆمەلگا بۆتە هاوڕێ و برادەری من هەندێکی تر هەیە بوونە بە بۆنی زانکۆ بۆتە برادر من لە چەند زانکۆ پەیمانگایەک بۆ وانە دەڵێم وکاتەمانە کۆمەڵی هاوڕێ من کۆمەڵی عزیز من دیسان ئێڵێم لەوە چێ بە مەزهەبی من بە بیرکردنەوەی من بە ئەفکاری من بەسەمانە بەشێکن لە کۆمەلگا بە بۆنی کۆڕ و سمینار و لەگەڵ یانەی بە بۆنی نانخواردن و داوەتەوە لەگەڵیان و بوونی بەشێکی تری هەیە کە ئەمیان ئەتوانین بڵین عامە کە ئەمەش لایەزال هەمومان واجبە لەسەرمان دوور و نزیک خزمەتی بەم کۆمەلگایە بکەین تعامل لەگەڵم کۆمەلگایە بکەین جا کۆمەلگایە لۆکەڵە احتیمال ئەو خەڵکی کە لە سلێمانی دەژی لە سلێمانی هەموو 500 کەس خزمی منە هەموو 400 کەسیش بۆ نمونە هاو سەفەری منە بەس ئەگەر بۆ نمونە مەسەن ئەو 800 هزار کەسەی تر کاتە دەبێت لە ڕێی کەناڵی دیمەن و لە ڕێی دکتۆر بەختیار و لە ڕێی یوتیوب و لە ڕێی خەستەخانە و لە ڕێی خزمەتێک و لە ڕێی نووسین و لە ڕێی پێی جوانەوە کە ئەمەش بەشێکی ترە کە من هەمیشە ئاوا سێ پۆلێنم کردو بەشێکیان خزم و کەسوکارە بەشێکیان بە بۆنی ئیش و کارە بەشێکیشی عامەکەی ئەگەر بێت و ئاوا تێکەڵایی بکەین بە کۆمەلگا هەم سونەری خۆمان نەزانین هەم دەزانین چیمان پێ چیمان پێنی هەم دەتوانین چۆن خزمەت بکەین هەم کەم تا زۆر دۆست و دژمنی خۆشمان نەزانین ینی هەندێک لە گەنجە جوانەکانمان لێرەوە بەرنمەیە ئومێ دەکەن گەنجەکان ببینن بەداخەوە ینی ئەفزەڵێتی برادێک بدرێ بەسەر دایک و باوکە ئەمە هەڵەیە ئەفزەڵێتی برادێک ئەمە جیاک نەکردنەوەی ئەمە پرایۆریتی دانان ئەمە دانەنانی وەکۆڵێ نەبوونی پلانێک و پرۆگرامێکە بۆ کۆمەلگا کە من جاری وا هەیە ینی گەنجی وام دوانوە یان پیاوی واشم دوانوە باوا بڵێم بۆ برادێکی دۆ دڵی خێزان بێشێنیت کەمە پرایۆریتی ئەمە دەرەجە یەکە بۆ برادێکی دڵی ئاوەڵزاوایەک بێشێنیت ئەخرەمە ئەفزەڵێتە ئەمە خوێنمان تێکەڵ بوو ئەمە وەکۆڵێت حەڵاڵ و حرام و وکۆڵشتەکانمان پێکەوە نزیکە بۆیە هەمیشە ئەگەر ئەو نزیکی و دووریە بزانین دەزانین چۆن مامەڵەیەکی تەندروستی لەگەڵا بکەین بەڵام بەعام ئەگەر لە من بپرسی کۆمەلگا بە تایبەتی کۆمەلگای ئێمە توانم بڵێن باشترین کۆمەلگاکان من بە حکمی ئیش و کار و بە حکمی کابراوتنی ڕاوەدینار و بە حکمی خوێندنەوە ماوەیە ڕەنگە عەجیبی لەبێت 4 ساڵ 5 ساڵ لە ئەفریقا بوومە 4 ساڵ و تقریبا نزیکی 5 ساڵ شتێککە ماڵم لە سوودان بووە کاتە ژیانی ئەفریقا و برادری چادم هەبووە و نەیجەرم هەبووە و مۆریتانی برادرم زۆر بوو و هاوسێ و دراوسێی بۆ مەسەن ئەوە هەر 4 ساڵنی برادر بۆیە بە ئەزمموی خۆم اینجا برادری یەمەنم هەبووە برادری میسریم هەبرانە بە ئەزمموی خۆم بە تەجروبەی خۆم ئەگەر خی گەورە لێمان تێک نەدا و کۆڵی خۆشمان لە خۆمان تێک نەدەین کۆمەلگای خۆمان ئەتوان بڵێن لایەزار لە دینە لە ئەخلاقا لە ڕەوشتە لە مامەڵەکردنە لە وەفایە ئەتوانم بڵێم ئەم شایەتی بدەم ئەوانی دەرەوەی وڵاتیش بەڕاستی توان شایەتی باشترین چاکترین کۆمەلگاین وەکوتم ئەگەر دەستی پێ بگرین و بیپارێزین باشە دکتۆر گەنجەکانمان چۆن بتوانن دەرونی خۆیان ئارام ڕابگرن و پشت بە خۆیان ببەستن لە بارودۆخێکی وەکو ئێستادا پرسیارێکی جوانە تەبەن ئەم پرسیاری جەنابەت بۆ خێزان پێویستە بۆ کۆمەلگا پێویستە بۆ ئیشوکار پێویستە خۆ چاکە زانی مرۆڤ لە چەند بەشێک پێک دێت ئێمە کو دکتۆر خوێندومان بەشێکی پەیوەندی بە جەستەوەی بەشێکی پەیوەندی بە ڕۆحەوەی بەشێکی پەیوەندی بە دەروونەوەیە بەشێکشان ئەوەیە کە بوارە عەقڵیەکەی وەکو کۆمپیوتەر ئەینن کۆمپیوتەر چۆن کارەباکە بریتێ لە ڕۆحەکەی هەر کاتێک کارەباکەی نەما ئێتر کۆمپیوتەرەکە گۆرانی عزیزی پێ لێ نادرێت و کۆڵی فەرمودەیەکی پێ لێ نادرێت شیرێکی پێ سەیر ناکرێت ڕسمێکی پێ سەیر ناکرێت چی پێ ناکرێت ئەوە بۆ لەبەرەوەی پاوەری نەما و تاو کۆمپیوتەرەکە بیت لە پاوەری بێتێکە و بەشێکی ڕۆحەکەی کە ئاەتەکە جوانە فەرمێت ئەڵێ قولی ڕوح من ئەمری الله باوە تو سەر سێ بەشەکەی ترکە ئەوەی من بزانم خی گەورە دەستی مرۆڤەکانی کردۆ ئیشی لەسەر بکە کە بریتێ لە جەستە بریتێ لە عەقڵ بریتێ لە دەروون کە تو جەنابەت باسی دەروونەکاکی بەڵام من بۆ جەنابەت و وەڵامێکی بۆ جەنابەت هەمیشە ڕەبتێکەم بە دوانەکەی ترەوە دەروونێک کاتێک ئاسوودا بێت کە ئیش لەسەر جەستە بکەیت ئیش لەسەر عەقڵ بکەیت دەروونێک ئاسوودە نابێت کە جەستەیەکی هیلاک و ماندوو بێت جەستەیەک بێت کە لە بەیانیوە تا ئێوەرە بەس خەریکی ڕاوەدینار بێت جەستەیەک وەکو هەنێ دەسەڵات و مەسوولەکان بەس خەریکی کورسی بێ و بۆیە دەرونی ئاسوودە نییە
جستەیەک بەس بۆ نمونە قەنەعەتی وابێ و بخوا و خۆی دەوڵەمەند کات و بۆ بەزم ڕزمە و بە 4 حیمایە بە 5 حیمایەوە بێتە بە کۆڵێت دارستاوەکە و بێتە شەکرەکە. من زۆر جار بەزەیم بە ڕاستی بە هەندێ مەسئولادێ و دڵخۆشم بە هەندێ مەسئول بینم ئاوا بە تیشێرتێکە و تەرتیبات و مەزبوط جاروە لەم ماوەی پێشوە لەگەڵ خێزانمان لە شوێنێ بووین پێش ڕەمەزان مەسئولێکە بینی هەر خۆی و نازم ئامۆزایەک پرزایەکی ڕاو دەستی کورێتە پشتی بەڕاستی من بەم معجیبترم لە چاوێکی ترە 5-6 میگزەمین بەس بووە لەبەرەوەی ئێمەکە تۆ نەتوانی و گرنگی بە بوارە دەروونەکەی خۆت بێ بۆیە کە پرسیار لەمە دەکەی چۆن بتوانین دەروونێکی ئاسوودە بێت بەڕاستی یەک لەلایەکەوە دەبێت گرنگی بە جەستە بدەین. ئێستا هەموو کتێبە دەروونناسیەکان دەڵێت یعنی تۆ گرنگی بە جەستەی خۆت بدە، ئاگاد لە غودەت بێ، ئاگاد لە گەدەت بێ، ئاگاد لە هۆرمۆناتت بێت، ئاگاد لە خواردنت بێت، ئاگاد لە خەوتنت بێت. کۆمانە لە ئاخیرە کۆمپیوتەرەکە ئازیێتە دات ماندووی دەکات. بەڵام لەلایەکی تریشەوە زۆر گرنگ و مویمە گرنگی بە عەقڵ بدەین. مێشک ئەو ئەندامەی کە ئەتوانم بڵێم جیاواز لە هەموو دروستکراوەکانی خوای گەورە بە مرۆڤی داوە. یعنی لەم ماوەیە لە سیمینارێکم و گەنجەکان جارەوە سەیریانە کرد گاڵتەیان پێوتم کوڕە جوانەکانم وڵات پێم وایە لە هەولێرش وتم خوای گەورە ئەندامێکی بە مرۆڤێک داوە کە کیلۆیەک و 300 غرامە. ئینگلیزەڵە پلیز یوز ئیت بەکاری بێنە. ئەم ئەقڵی کە بە بەختیاری داوە ئەتوانم 150 مانگا بەرمە ئاوێک و ئاویشی نەدەم بیهێنمەوە 150 حشتر کە هیوایە 500 کیلۆیە بی بم بۆ بنی دنیا و بیهێنمەوە لەل ناکە بەس بەم کیلۆ 300 غرامە ئەتوانی شاخێکی پێ بڕخێنیت، ئەتوانی سارێکی ئەخچەم کە 10 تەنە 20 تەنە سرفی پێدەی بە کەیفی خۆت بیبێ بە دار و بەردا و حەزەکەی سرفی لێدە و لە شاخی وەکوڵێت هەی بە سڵتانش فڕی دەخوارەوە ناتوانێت بەلایەنی هەمووی بۆ ئەم کیلۆ 300 غرامە. بۆیە ئەم کیلۆ 350 غرامە کە نیعمەتێکی زۆر گەورەیە چۆن بەکاری بێنی، چی تێ بکەیت، چۆن بەقوتی کەیت، چۆن بەهێزی کەی، چۆن دڵخۆشی کەی، ئەوە مێشکە دەروون ئاسووداکە. من ئەمڕۆ هاتوومە بە دەروون ئاسوودی و هاتوومە بەرنامەیەکە و ئەزمونم لەگەڵ کەناڵی دیمەنە هەیە پێشتر خۆم سینسیلەیەکی ماڵی بەختیارم پێشکەشە باگراوندی جەنابتان ئەو بەڕێزانی سەربەها بە دەروونەوە هاتوو لە چاو ئەوەی خوا مەرگ ئەمانە هەروازیان نهێنا ئەمە هەر نەبڕایەوە بە بۆڵەبۆڵ و بەگلەیەوە پارەشم بدەیتی هەر دەروونم نائاسوودابێ و نامرتەحەبێ. بۆیە بەڕاستی چۆنیتی بیرکردنەوەمان بەرامبەر بە شتەکان دەروون ئاسووداکە، تێگەشتنمان بەرامبەر بە پارە، بەرامبەر بە ڕەگەزی بەرامبەر بە کورسی، بەرامبەر بە دەسەڵات، بەرامبەر بە بڕوانامە. کاتێک من ئەم داری لە پێش ناومە یان دیایەک بۆ نونە برادران پێڵن پێدا وەکو پرۆفیسۆری یاریدەدە لە پێشی ناوی منە، ئەمە ئەگەر شانی من قورسکە، ئەمە باری من قورسکە، ئەمە قسەکانی من تۆزێ قەڵەوکا و قورسکات، ئەمە تەعاملی من لەگەڵ ژنما قورسکات، ئەمە تەعاملی من لەگەڵ ئاوەڵزاوەکانما قورسکە. سندانم لەم دکتۆریەدا و سندانم لەم دارەدا دەروونم نائاسووداکە و چواردەوریش ڕەدولفعلی خراپی دەبێت و بەرەبەرە لە ماڵ تێکەچێ لە ژیانم تێکەچێەوە نییە. زۆر جار مەسەن هەندێ ماڵ و خانوڵە من ئافرەتم دوانووە بە بۆنەی بەشی ڕاوشکاری لە پەیمەنگاوە جارێ داشم سوێنە خوا لە کاکتۆر کاتێ موچەی باشمان نەبوو خۆشبەختتر و ئاسوودەتر بووین، کاتێک کە مێردەکە ماستەر دکتۆرای نەبوو باشتر و چاکتر بووین، هەتا ئۆپڵێکمان یان مازدەیەکی 626 هەمووی 30 وەرەقەیمان نەبوو خۆشبەخت و ئاسوودەتر ئەو بوو پارە خۆشبەختی دێنی وا بڵێم کاتە شت نییە پارە، شت نییە شەهادە، شت نییە جوانی. والله وبالله وتالله وس کابراوتەنی سوێنی محکەمەیە ئافرەتێ لەم کوردستانەیە کە من لەگەڵ یا دانیشتم لەگەڵ مێردەکەیە سێ قۆڵی داوتمە ڕۆڵە تۆ باجی جوانەکە دەدەیتەوە. ئەو جوانەی نەبووی تا ئەوەنە ڕومنەتت بەسەر ئەم پیاوەیان ناکەن، ئەوەنە ڕومنەتت بەسەر خەسوود شت ناکەن، ئەوەنە خۆت بە شت نازانی و نەتەوە لە وەڵامە سەقەتە دکتۆر جان پەکم ناکەوێت لەمی جابمەوە زۆقم نەبێ بە 6 مانگە چمە ماڵی خۆتم ئەخرەوە خاوەنی عەقڵی بۆی حاڵەت بەم ڕۆژە گەشتەوە. خاوەنی ئەو ئەقڵەی بە دوو مناڵ و بە مێردێکەوە زۆر لات نۆرمەڵ و تەبیعیە جیابێتەوە بۆیە خام بم ڕۆژە گەشتەوە. بۆیە بەڕاستی نەجوانی ئەتوانی خۆشبەختی و ئاسوودە ئەقڵ یعنی نە پارە، نە شەهادە، نە بڕوان، نە کوڕ. خەڵکێ لەم شارێ 5 مناڵ 6 مناڵ کوڕ و کچ دڵە نایە سەرێکی پیا حەزەکە سێڵفیان لەگەڵا بگرێت و بۆ لایک و کۆمنت بڵاویکەیتەوە نە جوان و نایبن کە چیوە لە محکەمە خەریکە جیا دەبڕن. کەواتە بەکارهێنانی عەقڵ بۆیشە هەمیشە ئێمە کە دکتۆرین لە خەستەخانە هەستی پێ دەکەین بۆ چارەسەری دەرونی، بۆ لەبارچوون، بۆ مناڵ نەبوون، بۆ قەڵەوی هەمیشە دووکەمانە و ئاوا و کۆڵێ دووکەمانە لەگەر نەخۆشەکارین عەقڵت بەکاربێنە، دڵسۆزی خۆت بە
بەکاری بێنن چون هەر کاتی بعد با من 100 جار پێی بڵێن با من 100 جار دکتۆرێکمانەیە جارێک هەر بە نەخۆشێکی وتووە ئەمەی پێوتوتی کاکە ئەتۆپێنێ بەس بیخۆ جگەر و نێرگەر ئەتۆپێنێ ڕاستەکەوتی تایری گەشتووە جاوتە کاکتۆر بەوتی کاکە تایرە گەشتووە ئەڵێم واتوی بابزانم چۆنە بێشەڵا کاکتۆر ئەوی سەرەکەم نەو لام لێگرە لە کاکتۆر بەکار نێنە ناگاتەوە قەنەعەتە با من 100 جار بڵێم حرامە با من 100 جار بڵێم خراپە بۆیە خۆشبەختی و ئاسوودەی و دڵخۆشی ڕاستی گرنگی بە مێشکە جا وەرە تۆ ئەم پرسیارە لە من بکە ئەی چۆن مێشک بەکاربێنی چۆن مێشک بەکاربێن ڕاست کەمەش بخۆی علمێکی قورسە بەڕاستی علمێکی قورس دین بەشێکە لە هۆکاری مێشک بەکارهێنان ئەیتخوا جێگەی خەفەت نییە شەڕێکی گەورەی ژن و مێردێک لەم شارە ئەڵێ دکتۆر بوو هەر شوێنە بچین ئافرەتی جوان ببینە بە سەعات سەیرەکە جوانی خۆشی نازداری خۆی لە تەنیشتێوەتی ئەوە بەکارهێنانی دینە عەقڵە کە کۆنتترۆلی خۆت بکە کۆنتترۆلی عەقلی خۆت بکە کۆنتترۆلی چاوی خۆت بکە کۆنتترۆلی مشکی خۆت بکە زۆر جار مەسەلەن پیا ئەو قسە خۆشیەی کە لەگەڵ خەڵکیکە باسی دەکات لەگەر ژنیکە باسی دەکاتێت لەگەر ژنەکەی بک بەخوالی سەری خۆی دادەنێت بۆ خۆشی و ئەیگەڕمەوە ئەڵێ کاکتۆ کە تەلەفۆن هەڵەگرێ بۆ معمیلەکانی ئەمە بە زمانێکی شیرین ئەڵێ من ئەشێنێت قوربانت بم بە ساقەت بم لە خزمەتان حەزەکەی قەیچەکە کەی دوکانەکەت بۆ بکەمەوە فڵانە قەیچەکە تاقی کەرەوە بە دڵت نەبوو بێنەرەوە ئەڵێ منیش تەلەفۆنی بکەمەڵێ هاچی دایخەرەوە بۆیە من لەگەڵ تامەمە لە واقعەکە خۆشت نییە منیش قسە زلانەکەم بسا 100% هەمومان باشم مانەوەی هەمومان پێویستمان بۆیە کە عەقڵ بە بۆیە ئەگەر جوابی پرسیارەکەتم چۆن بتوانین بەشێکی بریتێ لە دین هەر بەڕاستی دین بۆ کۆنتترۆلکردنی عەقڵ بەکارهاتوو من پارەشم هەیە و لە دایک و باوکش ناترسم و داماوە ژنیشم هیچی پێ ناکرێت توانم دەقەی بڕۆ مەشروب بخۆم و باخێکشم هەیە کەسیش پێی نازانێت بڕۆ کلیلی دەرگاکە دادەبوو دوو لە ڕوو جەنابەت هەچی بکەم و بیکە و بەزم بس ئەی عەقڵ ئەی بەکارهێنانی عەقڵ و بەشێکشی پێویستی بەوەی کە من چۆن بتوانم کەم تا زۆر لە کەیسێکا بووم پیاوەکە ئەخواتەوە لە کەیسێکم پیاوەکە ئەخواتەوە جا تەلەفۆنێک بوو کردوێ سەوت خارجی پیاوەکەش گوێی لێ بووی کاک تۆ تخوا ئەمە کەی وەزعەمەنی تێم هەندێک شەو ئەچێتە سەرەوە ژنەکە دەرگاکە داخە حەز ناکەم مناڵەکان بەم جۆرە ببینن هەتا بەرمەدا دەرگاکە مەکەرەبا کلەکەت لابێ تخوا ئەمە ژیانە نەباوکاتیەوە دەکرێت ژیانە کچی عازە بە 17 ساڵە ئەوی 4 ڕۆژی تر کە کچەکەم یان کوڕەکە بیرە بخوا من چی پێ بڵم هەر هیچ نەبێت جواب مەداتەوەڵێ بە باوکم ناوێری بە منەوێری وەڵام مەداتەوەتم وەڵا ڕاستەکە ئەوە کەی وەڵام ئەوش لە گوێی لێبوو کردوێ سەوتی خارجی بۆی مەبەستم لەوەیە کە جاری وایە دین ئەوە خاڵی گرنگە خاڵی دووەم ئەزمون بەڕاستی عەقڵ بەهێزەکە قەت بیرم ناچێت هەندێ سەردانی من بۆ دارفۆر ڕەنگە بەقەت دکتۆرا شتی فێر کردوێتم لە ژیانم دارفۆر من زۆر چوومە بۆ دارفۆر ڕەنگە ئەتوانم ئەگەر مبالەغە نەبێت ئەتوانم بڵم تاقە کوردم کە زۆرترین ژمارە چوون بۆ دارفۆر یعنی هەنێ جا لەگەڵ خێزانمە چێژمان وەربن نەک چێژ وەرگرین لە فەقیری و هەژاری خەڵک بەس ژیانی تر ببینە ژیانی شێر قامیش ببینە ژیانی کولەمەرگی ببینە زۆر گێڕامەتەوە بێتام بوو بەس بۆ جەنابشتانی گەڕمە شەڕابەتام و بیگەڕمەوە جاریچیان لەوێ بووم جەژنی قوربان بوو ئەزیزێک هەر لەو ئەزیزانی ئەوەی هەولێری ماشەڵڵا ئاهدی خێر و وڵا پێم وایە لەگەڵ لە ڕێی مامۆستا شێزاد عەبدولوهابیشەوە پێی ناسان وتی کاکتۆر ئەم پیاوە بەڕێزا وتوێتی وابزانام کاکتۆر برادەر جەنابتە لە دارفۆرە ئەمەوێ قوربانیەک بکەم ئەوت بقەیچێک تەلەفۆنی کرد قوربانیەکەمان بۆ کرد تەرتیبات تەسەوەرەکەی چیمان بینی ڕۆژی دوایەوە چوونەوە بۆ گەڕەکە لەگەڵ خێزانمان بینیمان 50 گۆشتەکەیان بە تەنافە هەڵواسی کوڕێکم لەگەڵا بوتی دکتۆر بوازانی بە کیلۆیی کەنە منجەڵەوە وشکێکەنەوە دوای هەر دووپلەکەنە ناو شلەیەک ئالاساز وە گۆشتاو بە مانگێکەی خۆن بە 2 مانگەی خۆن بەبەستم لە چی بوو ئەم ئەزمونە ئێستا قەدری ئەوە ئەڵم ژنەکە لە فێکی تربامە کە بابزین ئەمە ئەخۆین بەڵێ پارەشمان ئەڵم پێزایەکی بچووک بان کە خۆت لە ڕەزیلیم نییە ئەگەر خواردمان دانێکی تریش بچووک بانەکەیت کە بەڕاستی دکتۆر ئەگەر تەمەشا بکەی بای 5-6 کەس لەسەر سفرە دەڕژێتن لە بۆ فێ مەفتوحەیەک بووین لەگەڵ خێزانمە خوا شاهیدە چەندێ چێژمان وەرگرت لەو بۆ مەفتوحە دوو ئەوە نەخەفەتمان خوارد لە پاشماوی ئەو سەر سفرەیە
يعني كباب وفلان بقابيه نيوز جاب النكبتي كم درن بخو بوفي مفتوح جوية مثلا أمن سندي دخوم أو ندي بينم دانم بس خلقك عكسه وتصورك بهاري بلاش يعني بيستمت ولا خلقي تبتدي برا بشي بيستكا بخور بشي بيستكا بيرن يعني تو لو بيوجدانا كبرا بوفي مفتوح دانا وباي دوانزه بخوي باي هش قازانسكا جاتو باي بيس خساركي ما هيجي يعني والله من نمبيني بس خزان متي لايف يكبيني ليك لشوينا كان رنگ دوای بینر بزانه چیلم و تبي رحمتي خواتها لبد والله صندان لمن بدا بيخون بس تو خوالس انك اوان يوم مخور مجبور فري بدن اما كي نظامي بوفي مفتوحه كي يا ما في دبين جاب بس مدويك وقت باش كتير ازمونه باش كي خوينوا خاتوني برس ماشي بهز دكا خوينوا درباري جيار درباري جنمير درباري برنامه جناب تو اگر بتوي عقلي راگاندن بقود به برو جياني بون مثلا اوبرا بخوينروا برو جياني بون مثلا كيبين قنه بخوينروا او الى جزيره برو جياني نظام كيف بخوينروا برو جياني كي درويش بخوينروا برو جياني بون مثلا كابراي بون لبناني بخوينروا چي كدو چي نكدو چون بو چون نبو سيري برنامج كان بك سيري ترتيبات كاتو ازمون ورغ عقل وردغري بيروكي ام برنامج تاونه بو بيروكي برنامج كي ترت حاضره بباكيج جديد كانال ديمنو ابي ممنونج من بعقد لقط تابع بي استفاده يبكو وبنشتوان استفاده في بجانب كاتو ما بس بلتشيا كاتك خوينوا دكي كاتك ازمون دكي راسي اقلد باش وشاك مزبوط بداخه ودلم امان بداخه ودلم هندي جار فشل دوران طلاق سجن اقل دهين تكار كأميد كم نجيناه والله يعني من جار شاكرني كومراتي استماني دعوتهم ذكرنا كاكتور هني جنز معنيه سجن معنيه سيمينار يعني جنز بدوانوا كاكتور وعقل بو ما برو مودر وما بيابي كتير بخوي كاك دكتور زور زاج بس قصه ها وش دين ديري عين انت ويدا كم شكون مصلحتي بمني لاي بوليس كان وابل رنق بودر كدني بس من يكي كابرايك بود سنين ساعات رم تصور كم راز بك بس خوزقه ازموني 6 صالي لجوري كي سبه شواره تعقينه كدات وفايدتي افرت يكالتي كاكتور ام جار الزواج بكم وقت جاران جوابي خسو نادم وجا فايدتي ان شاء الله زو عقل بته براي كتير كجابته لقل خيزاني ودوسيه مناليه علم كاكا ناتوانم جنيك بردوز مشكو تو دو منالته ازمونه كي طالتي كاكتور بدمي منو بيان بلي عقل بو ما بو اجداد وابا وقت جاران ناب ابا ما عمر جاي وقت سيكتر لي عمر ان شاء الله الاول عمر بتاعي هو على اخواتي والله لا اول وكي مشل بتاعنا المشل بتاع ترتيباته والرزي خسو غزور ومالو خانات بتاع روجت بم روجنا قشته وكو شلون ما مصا كان لو التلفزيون شباسي كرت ايوت جنكي خريب الطلاق خوي ما مصا منقوم خواردنيا جارك تروانا وتي تمرول بوي خوي ان شاء الله ندخوار دا بس عندنا قشتانه كاتب لوي هلسكو كان تنازل بكين دجال لمالي غزوران ودفلان وفي سار ببارين ولينا بويا واش براسي خالك جنيه جاري ازمونه طالكان تجربه طالكان كوتنا كان مو تصوريش اكم مسألة ليدان ومسألة تعذيب ومسألة سجن ومسألة تشاوسور كدنو ومسألة إنذار وأمانش بوي داندرا يعني بمدري جاي ميجو بوي داندرا بوي كبراسي أزمون يقور قرينو عقل بيته تايم وبتواني تشج ورقريت. بله باشا دكتور حزناكي پرورده بشويكي گشتي لإستعداد لكنترول خزانة كان درتوا. پرورده بوي بگشتير باسي كن پرورده أتوانم بليم واتایکی زور فراوانی هی. بگوما. خێزان بەشێکە لە پەروەردە ڕاگەاندن بەشێکە لە پەروەردە کۆڵان بەشێکە لە پەروەردە کە ئێستا نەماوە کورێمە هەچی شەڕەلەقە و هەچی بازۆڵە و ماسوورکە هەیە لە کۆڵان فێر بووین هەتا مردن من سوپاسی چەمچەماڵ و گەڕێکی چوارباجار بۆ خۆشی بە گەنجەکان هەڵەم ڕۆڵە من چەمچەماڵی بم و چوارباخی بم لەبەرەوە لەم دوسێ ڕۆژیان لە مەکتەبی سەروەران بووم لە دوایە زانن لە سلێمانیوتم ڕۆڵە چوختێتی بە کەڵک نایە ئەگەر حسابی چوختێتی بکەی من لە هەمووتان چوختی ترم بەس بەخوا بە چوختێتی ژیان بەڕێ ناکری جا بەبەستم لەوەیە کە پەروەردە جار وایە گەڕەکە پەروەردە جار وایە قوتابخانەیە و جار واشەیە هەموو دایک و باوک و خانەوادەکان و کۆڵی خزم و کەس و کارەکان خاڵ و مام و کەسەکان دەورێ بۆیە بەڕاستی پەروەردە ئێستاکێ تۆزێ قورس بوو لە ئەنجامی چی ڕاوە دینار تۆزێ قورس بوو ئێستا نیزامی دوو شەفت و سێ شەفت پەیدا بوو لە زەمەنی ئێمە باوکمان بۆ نمونە مەسەن فەرمانبەر بوو هەتا سعات 12 ئەهاتەوە هەتا بەیانی سعات 8:09 ئیتر ئێمە لە ژێر سەیتەری باوکا بووین بەڵێی بۆ دەکردین نەخێری بۆ دەکردین
خوای گەورە باشی بۆ بکا و لەگەڵ باوکی هەموو لایەکە بیپارێزێ کەراهەچەی بۆ کردین و ئەچووە سەر ئەژنۆ و ئەویاڵە وەرنە سەر شانم چاوشارکەیە کرد و بە یەک دوو ژوورەکە و تەرتیبات و قامیش و بەزم و ڕزە هێنا و دوو زەلەی بۆ دروستە کردین و ئێستاش دەبیرمە قامیشی هێنا تەڕ و لە شوێن نازانم لە لادێ لەکوێ قامیشیان هێنا و دوو زەلەی بۆ دروستەکردن هەموو شتەکان ئیشی دەست بوو دوایی سەرسیفۆن هەبوو والله هەر بۆ خۆی دنیایەک بوو بەقەت هەموو پەزڵەکانی ئێستا ئیسفادەمان لێ کرد یعنی لە بیرمە ئای دڵمان پێ بە مانگە دروستەکرا خاتون سەری هین هەبوو باوکمەوەی بڕۆ لە مارکێتی پێ ناوترا ناشکینە بوو دوکانی پێوترا بڕۆ لە دوکانەکان سەری بیپسی کۆکەرەوە سەرێکی بیپسی بابلین ڕق بوو کۆمە کردەوە اینجا هێنا کونی چانتێ کرد لێەوە تایی پێ دروستەکرا دوای بە تێل ئێندرا اینجا شێوەی توێتایەک یان پیکابێک یان عاربانیان فلان اینجا شیشێکی ئەوەنە درێژی تر مامە جەو بوو خۆشم جەو بوو بەڕاستی لەو کۆڵانە ئەڕۆشتیت ئاوا بەدەستەوە ئەدگرت کۆنتترۆل و مۆنترۆل و بەزم و ڕزم نەبوو بە شیشێکی ئەوەنە بەس بەستم بەڕاستی بەشێک بوو لە پەروەردە بۆ فێریەکردم دانیشە فێریەکردم پەلەمەکە فێریەکردم شت بە ئاسانی نایەتە دەستەوە تەنانەت ئەم عارەبانە بچکۆلە بە مانگێ بە 15 ڕۆژە بێ دەسێکی فێریەکردم قەدریشتی خۆت بزانە کورە فێریەکردم گەراجی بۆ دارێکی هەموو ڕۆژە بردت بۆ گەڕک ئیشت پێ کرد و بۆ پیاست پێکرد مەیدە دەست فڵان و فیسار بە فەڕە ئەمدا پیان بڕۆ فەڕەیەکی پێ لێدە و مامە وەرەوە و دوای بی دەرەوە دەستم دوای هاتمەوە لەو گەراجە داینە شوێنی خۆت شتی خۆت تەرتیباتە بیشۆ پەروەردە کە ئێستا ئێمە بە بەرنامە و بە تەلەڤیزیۆن و بە فڵان ئێستا هەمووی نەماوە هەمووی دراوەتە دەست شاشە پاشان دراوەتە دەست قوتابخانەش لەبەر تەواوکردنی منهەج ئەجدادی هەمومانی سوتانووە لە بەرەک بۆ بەرەک تەواویکە دەرەجەی نەهێنا ئەوەنەی دایک و باوەک لە لای من بەشی خۆی من لە هەندێک قوتابخانە بۆ بەشی پەروەردە ئەوەنە دایک و باوک هۆڵیەوەتی فێری زمانی ئینگلیزی بێت ئەوەنە هۆڵیەوەی نییە ئەتەکێت فێر بێت ئەوەنەی هۆڵی ئەوەیەتی بۆ نمونە مەسەن ABC زانێ بە ئینگلیزی ئەوەنە هۆڵی ئەوەی نییە کە ئەتەکێت فێر بێت من لەم لاوە پێڵم دایان داتەکەوێت ئاخر دکتۆر لە مەکتەبی فلان هەموو ABC ئەزانن کاتەم بۆ خۆی بەڕاستی لێ تێک نەگەشتن لە باوکەکان دەبێت پێشتر خۆیان پەروەردە بکەن بەشی خۆی گرنگ و مهمە ڕاستی ئەوان دەبێت کەم تا زۆر بخوێننەوە ئەوان کەم تا زۆر دەبێت ڕۆشنبیر بن ئەوان کەم تا زۆر دەبێت قۆناغبەندیەکان بزانن یعنی قۆناغی مناڵ جیاوازە نازی مناڵ جیاواز ئێمە بەداخەوە جاری وایە نازەکان لەگەڵی ئەڕوا بۆیە کچێکی بۆ نمونە بەناز دەرەچێت ئەبێتە پەن بەدەستەوە کوڕێک بێتە پەن بەدەست بەعکسەوە کوڕێک بۆ نمونە بەناز پەروەردەکراوە و خاتونێکی بەڕێز بۆ نمونە ئەبێتە بۆیە پەروەردە بەڕاستی گشتگیرە و بە هەموومانەوە دەتوانین باشتر و چاکتری کەین و لە بیرتان نەچێت بەڵاکەی ئێوەش کە بەڵای ڕاگەیاندنە کاریگەری زۆرە وەکو ئەڵێت هۆکارێکی زۆرە گرنگێکی زۆری هەیە کە تا چەند بتوانین بە قۆت و بێزە تۆ ئەگەر لە خۆت بپرسە و لە منش بپرسە تەسەورەکەی لە 30 ساڵی حکومڕانی کوردستانە بەم هەموو عقل و عقوڵەی سۆفتوێر و ئایتیوە ئێستش زنجیرەیە بەرنامەی ئەفلام کارتۆنی کوردیمان نییە بەجلی کورتی و تەرتیبات و ناوی محەممەد و شلێر و خونچە و حابێ بێت ئەمە جێگەی خەفەت نییە جێگەی خەفەت نییە بەم زنجیرە بەم وەکو ئەڵێت باشە دکتۆر بۆ هەڵی ئەو کارانە نەدراوە بۆ نەکراوە هۆکارە وەزارەت هۆکارە دەوڵەمەندەکانی ئێمە حەزیان لە پارەی زۆرە بێتە دەستیان و هۆکارە ڕاگەاندن بە دوای لایک و کۆمنتا ئەگەڕێت و بە ئەوەی بە دوای شتی بۆ نونە کوالیتی بەرزاد دەگەڕێت و کارە سۆشیال میدیا چەند کاریگەری هەیە سۆشیال میدیا چەند کاریگەری باشە تۆ ڕادێک شتێک هاتوۆتە کایەوە ئێستا تازە بە تازە هەنێ سرودی مناڵ دێت هەنێ فلام کارتۆنی مناڵ هەنێ شانی مناڵ ئەگەر نە بڕۆ بپرسە پێش ئەم سۆشیال میدیا بەڕاستی زۆر بەدەگمەن کەم هەمان بوو یعنی ئێستاشی لەگەڵا بێ من جێگەی خەفەتە یعنی دایک و باوکێ لەگەر ڕێزما بۆ دایک و باوکانی کە سەری بەنامەکەکەن کاکتۆر ئەکری ئەپلیکیشنێکی باشم پێ بڵێ لە ئایپادەکە و مناڵەکە دایگرم ناڵێن نییە بەڵام هەمووی دوانوسیانێکە بەس بۆ وڵاتێکی 40 ملیۆنی وڵات جێگەی خەفەتە من لە بەریتانیا لەم مانگی پێشوو بۆنی هەنێ سەردان و هەنێ سیمیناراتی پەروەردەیەوە لە بەریتانیا بووم لە چەند شارێک گەڕام ینی لەوێ ئەڵێ کاکتۆر هەنێ ئەپلیکیشن گیانمان دەرچوو بەدەست مناڵ مانەوەیە بە هەموو زمانەکان ئەوانشمان کە تورکیە زانین کوردەکانی تورکیامان ئەوانشمان کە فارسیە زانین کە لە ئێرانین ئەوانەمان کە عەرەبی و تا ڕادێک نیزانین کە لە ئێرە ئەوانشمان و عەرەبیکی باشە زانین کە لە سووریا بەوانشمانەوە کە لە رووسیان کوردەکان مانەوێ ئێمە ئیسشی لەگەڵا ئەپلیکیشنێکی باش و چاکمان نییە بە کوردی و بە عەرەبی بە ئینگلیزی کە ئەوەی کە ABC تێدا بێ و ئەوەی کە بۆ نمونە ئەفلام کارتۆنی تێدا بشتی تێدا بێ و مەزبوط بەڵام بە معنای کەلیمە ئەپلیکیشنێکی زۆر بە قۆت و بێز بێ حکومەت سەرپەرشتی بکە وەزارەت سەرپەرشتی بکە
دوانی وەکو کاکتۆر فلان و فیسار بۆن سەرپەرستی کات دەروونزانێک سەرپەرستی بکات بەداخەوە خەلەلێکە کە ئێستا هەندێک هەوڵدان هەیە بەڵام ئێمە دەکەین زووتر و باشتر و چاکتر بگاتە بەرهەم و حکوومەتیش پاڵپشتێکی باشە دکتۆر ئەگەر ئێستا تەماشا بکەین زۆرێک لە گەنجەکانمان هەر لە ڕێگەی سوۆسیال میدیا و لایف ستایلی خۆیان دادەنێن و بڵاو دەکەنەوە ئەوە تا چەند کاریگەریە چەند زەرورە چەند پێویستە هەر کەس هەستێ و بە موبایلەکەی و ژیانی خۆی دان و بڵاو کاتەوە وڵی قرسە من بە پرسیارێکی گشتگیر وەڵامی ئەمە بدەمەوە لە هەندێک شوێنە ڕەنگە باش بێ و چاک بێ و مەزبوط بێت خەڵک ئەزمموی لێوەرەگرێ خەڵک ئەتەکێتی لێوەرگرێ خەڵک شێوازی لێوەرە خێزان لە ماوەی ڤیددیۆیەکی پیشاندام ئینستاگرامێک خاتونێکی بەڕێز لە ماڵەوە چی چێشت و چی زەڵاتە و چی مقابلات و چی ستایلێک بۆ متبەق و چی بکە ئیکاتەم شتێکی خراپە بۆ شتێکی باش خێزانی من لە ماڵی خۆی دانیشتووە لەو تەپولە دروستەکەم شتێکی لێ فێرە بێ کو بە حەلەبی دروست کردووە ئەم لێرە فێر بووە جۆرێکی پەردە و تێتی پەردە باوی جاران نەماوە یەک جۆر پەردە ئێستا سێ نوع تێکەڵەکەی تەرتیبات و عایسە تۆش لێزانی ئەمە تەرتیبات و مەزبوطە و ڕەنگە هەمان پارەشی تێ بچێت هەمومان استفادە دەکەین باوی ئەوە نەماوە دەرگای ئیلا بکرێتەوە نیو مەتر وەکو ئەڵێ لایە لە ژوورەکە بکرێت ئێستا دەرگای سکە دەکرێت ئێستا دەرگاکە ئاوایە و تەرتیباتە وەکو پیانۆ کۆ دەبێت و بۆ نامانە بەڕاستی گرنگە بەڵام بە دیوێکی ترە شتی خراپ شتی زۆر تایبەتمەندی ژن و مێرد شتی زۆر تایبەتمەندی ئەوەی کە تۆ بەسەن باجی پیاوێکت داوە تۆ بێیت ڕقی پیا و بڕێژی تۆ باجی ژنێکت داوە ڕقی بەرامبەر بە ژن بڕێژی تۆ باجی تەلاق و جیابوونەوە داوە تۆ بە تەمابی دێرەوە پیا و ناشرینکەی ژن ناشرینکەی تۆ باجی دیندارێکت داوە تۆ دین ناشرینکەی تۆ باجی بێدینێکت داوە تۆ بێدینی ناشرینکەی تو وەکو ئەڵێ وای لێ بکەی هەموو کۆمەلگا بە بێدین بکەیت ئەمە بخۆی بەڕاستی هەستەکەم هەڵەیەکە بۆیە سانسۆر هەبێت سنووردارکردن هەبێت حدود هەبێت وەکو ئەڵێت کەم تا زۆر و کۆڵێت سنووری ماڵ هەبێت سنووری ژیان هەبێت سنووری تاکە کەسی هەبێت ئێستا بەداخە وای لێ هاتووە کە ینی بۆ تا عجیب ئێستا لە ماوەیە ڤیددیۆیەکم بینی وەڵا پۆستێکم ئێڵە چی ئەڵێن فڵان کەس دە ڕۆژە ژنیشی گواسۆتەوە تا ئێستاکێت ڕسمەکانیشی بڵاو نەکرات و بۆ بڵێ زۆر عجیبە ئیلا بێ مادام هونەرمەند فلان گۆرانی بێژ فلان مادام بۆ ژنی گواسۆتە بێ هەموو عالم بزانێ ژنەکەی چۆنە و باڵای چۆنە و فلانی چۆن کەم بەڕاستی هەڵەیەکی زۆر گەورەیە ومێ دەکەم ئەم کولتورە سانسۆرێکی بۆ دانێت تەمان بەس بە خەڵکیش دانانرێ بە یاسادا دەدرێ بە عقوبەدا دەدرێ یعنی من گەشتمەوە قەناعەتەی بە بەختیار و بە من و تۆ بە سەد بۆ نمونە مەسەن پەروەردەکاریش و بە بەرنامە و بە کەناڵی دیمەن و بە فلان و فیسار و کاکتۆر کەریم و کێوچێ ناتوانین کۆمەڵگای ئەبێ لە ئاخیرە یاسا و ڕێسایەکە بێت هەمومان کۆنتڕۆڵکە ئەبێ یاسا و ڕێسای ئێستا من و تۆ بخۆمان چوونێتە جەو خۆمان و قساکەین یاسای بەرنامەکە نەبێ و کاتی بەرنامەکە نەبێت سنوورێکمان بۆ دیاریکە ئەچینە جەو خۆمان ڕەنگە بۆ نمەسم ساعت تاوانین کەواتە هەمیشە یاسا و ڕێسا سنووری بۆ دیاریکرد ئینپوتی بۆ دیاریکرد ئاوتپوتی بۆ دیاریکرد و ئومێ دەکەم بەرنامەکەش بزانین چۆنە و دەخەزمەتە زۆر سپاس دەکەم دکتۆر قسەیەک هەیە دەڵێ دڵنیایی خۆت بە گومانی خەڵک مەگۆڕەوە باشە دەمێ بپرسم ئێستا گەنج پیرژن منداڵ هەموو ئەوانە قسە و گومانی خەڵک کاریگەری لە سەریان هەیە جوان خی گەورە کە بە مرۆڤ مێشکی بەخشیوە جیاواز لە هەموو حیوانات و لە هەموو ئاژەڵەکان دوو توانە و تاقی زۆر گرنگی بە مرۆڤ داوە یەک کۆنتڕۆڵکردنی مێشک و دوور دەرونی خۆت دووش تا ڕادەیەک لێکدانەوە و تێگەشتن لە مێشک و دوور دەرونی بەرامبەر کەمە زۆر گرنگ مانەوەی ئەم توانە و تاقەیە بۆیە بە مرۆڤ دراوە با ئیڕێمەوە بە نەوعێکی تر لەلایەکەوە سینکین بیرکردنەوە و دیسیژن و توێژ و بڕیاردان هەموو ئەمانی بە من بەداوە بە بەختیار بەڵام لەلایەکی ترەوە پێرسێپشن یعنی پێرسێپشن یانی چی چۆن بڵێ هەست و نەست و ئێحساسێک منش سەیری جەناب دەکەم بەبێ ئەوی بەخۆت بزانی ئەزانم بەرەو کۆتایی بەرنامەکە ئەچێ دیاننا ئەزانم بە تەمای چی دیاننا ئەزانم تەقریبەن پرسیارەکە ها بە شێوازی پرسیارەکە بە ئەفکارێک پرسیاری یعنی دیسان ئەیڵێیتەوە تێگەم بۆ خوایە لە وەڵامی پێشووە هەستت کرد پەیامەکە نەگەشت ئەتەوێت جارێکی تر خاکە نازی لێدەی جارێکی تر وە کۆڵێت لە شوێنێکی ترەوە بێنی کەواتە ئەم دوو شتە مهم و گرنگە بۆیە بە مرۆڤ دراوە کە ئەم شتەی جەنابە دروستە بێت بۆیە لێرەوە دەڵێم کاتێک کە خەڵک ڕائێکی بەرامبەر بە من هەیە بیر و بۆچوونێکی بەرامبەر بە منێ ئەفکارێکی بەرامبەر بە منێ گومانێکی بەرامبەر بە منێ منێکی بەختیار سیقە و متمانەم بە خۆم هەبێ سیقەم بە بیر و بۆچوون و ئەفکاری خۆم هەبێت سیقەم بە نیەتی خۆم هەبێت نیەتم بۆ چۆنە یا مای ئەکرد 100 کەس ئێستا لە ژێر کۆمنتا بنووسێت ئۆهۆ ئەم پیشەبازە هەر نەبڕایەوە
یا مایە کرد 100 کەس بڵێت ئەمە زۆر بەدالەکەی ئەنازێ ڕەبی خێرەوەێن و سێوا دالەکەی پێداوە یا مایە کرد 100 کەس ئەڵێت خۆزگا بەس بمزانێت دکتۆراکەی بەچی دەستکەوت من خۆ مەزانم چۆن دەسم کەوت من خۆ مەزانم بەچی ڕزارەتێ دەسم کەوت ئەمە مەبەستم لە منێکی سین سات تۆیەک فلانێک تۆ چەند جار کۆمنتت بینی و عجیب و غەریب خەڵک بڕیارت بۆدا بێەوەی بزانێ مەعاناتی تۆ چۆنە بزانێ ئەم ژینگەی ئەم شوێنە جوانەی کە دەستیان خۆش بێ کە پیان بەخشین بۆ نەبوو بەرنامەکە چۆن دەستمان کەوتووە چۆن تەکلیف لە دکتۆر بەختیار کراوە هاتووە بۆێرە بە بێەوەی بزانێت کە چۆن باگراوندەکە تۆ ڕەنگە چەند سەعاتێک لە ماڵی خۆتەوە دووربی هەتا هاتووی بەرنامەمان تۆمار کردووە کاتە خەڵک ئەوە نازانێت بۆیە مەبەستەکەم لەوەیە کە دین هاتووە ئەمەی کۆنتترۆل کردووە عقلیش هاتووەمی کۆنتترۆل کردووە و من بە ئەزمموی خۆشم هاتووەمی کۆنتترۆل کردو ئەویش ئەوەیە کە بەنام و پرۆگرامت بۆ خۆت هەبێ لێکدانەوەت بۆ خۆت هەبێ بیرکردنەوەی خۆت هەبێ بڕیاری خۆت هەبێ بەڵامم تێکرد لە ئاخیرا دکتۆر بەختیار کە لە ڕق مەبە ئینکار مەبە تەنها خۆتیش مەخوێنەرەوە هەموو شتەکانی کەش بخوێنەرەوە و هەمیشە لە هەڵسەنگادنی بدە و عقل و بێرکردنەوە مێشکی خۆشت بدە لە بێژنگ قەیچێکە شتێکی باش و چاکشە بوون لە تۆی وەرەگرم من دکتۆرام هەیە ئەڵی ئەزمون لە خێزانم وەرەگرم ئەزمون لە سکرتێرەکەم وەرەگرم ئەزمون لە نەخۆشێکی بەڕێزم وەرەگرم لە نەخۆشێکی بەڕێز وەرەگرم یعنی جاری وایە مەسەن نەخۆشێکی و تۆ وڵا خۆزگا دکتۆر ئاواتان نەکردای وڵام مەمنونم من بە درێژایی هەموو کولەی تۆ بوو 4-5 ساڵی دکتۆراش ئەم ئەزمونم وە نەگرتو ئەو بیرۆکەیەکی پێوتم بۆ نەخۆشەکان بۆ سکرتێرەکەم بۆ نەخۆش هاتنە ژوورەوە یعنی من بەدەگمەن نەخۆش دوان ناکەمە ژوورەوە هەر بەدەگمەن یەک نەخۆش مەگەر مرافقی خۆی بێ جارێک نازام سکرتێرەکەم ڕۆژێک تۆزە نەخۆشمان زۆر بوو دوویە کردە ژوور و تۆ لەوێ دانیش و فلان ئافرەتێکی بەتەمەتی دکتۆر جان بیمە سیاقە گەرمیانی خۆم ئاساڵێ بیمە سیاقە من هەنێشتم هەیە لەوەی هەر لە ڕووم نەیە بۆ میێردەکەشمی باسکەم غازاتێکە تری ئەس ئاوای سەر دەبین بە زۆر بەخۆشیەوە تری قوتاقی کەشتێکە یعنی چی تۆ یەکێکە دەگەڵ ماکرێتە ژوور ئەوت قەت زۆربەی قسەکان هەر لە ڕووم نایە بۆت باسی چات قەدەرەن وا بوو ئەو دووەم کەس بیانی ئەم چووە دەرەوە ئینجا بوو وتی بۆیە هەوڵ بدە قسەکەی جوانە بە نەخۆش بە سکرتێرەکەم و نەخۆش ئیزن بدە بەس دوان مەکە ژوورە چکە کە جار وایە هەندێ بە ڕێزیش ئەیکا کە من پێم ناخۆشە چکە شتێکی نیە و شتێکی تایبەتمەندە و ڕەنگە نەتوانێ قسەی خۆی بکات نەخۆشەکەتربی لەگەڵ دکتۆر کە بەتەنیا بێ وەڵام من هەنێ نەخۆشم هەیە بە سکرتێرەکەی وتووە من ناڵێم چکە عازەبێ تۆ کە سەرم هات مەیڵە پیاوەکەشم لەگەڵ ما بێتە ژوور لەچێ غازاتێکی بێ لەوە چێ بۆ نمونە مەسەن التیهاباتێکی ناولەشیە بێت لەوە چێ سوڕی مانگانەی تەواو نەبێت لەوە چێ مناڵێکی لەبار چوو بێت و بۆ حەز نەکە هەر پیاوەکەی بزانێت کە شتێکە و بۆ نمەسە شتێکی قورسی هەڵگرتووە ئەزانێ پیاوەکەی تامردن نایبڕێتەوە ئەڵێ تازە لەبارم چووە قەزا و قەدەر و قسمەت و نووسیبەکە وا بووە چی پێویستەکە من بۆ نەقسەی خەسوو و غەزوور و دش و فلان کە هاتە ژوورە یەکسەری کاک تۆ خواگەر پیاوەکەش هاتووە خۆت ڕوخسەتی لێ وەرگە بڵێ یەک دەقەبا من خۆم بە تەنها فاسەکەی بکەم مەبەستم لەوەیە کە کەم تازۆ تۆ گەر خۆت بە قۆت و بەهێزبی کاریگەری چواردەورت لەسەر نابێت بەڵام دیسانەیڵەن بەڵامەکەت بیر نەچێت ئەمە وا نەکات کە ئافرەتێکی کە لە ڕق دروست بێت سیاسێکی کە لە ڕق دروست بێت هەموو عالەمەڵین کاکە وا مەکە هەموو عالەمەڵین ئەم بڕیارە مەدە هەموو عالەمەڵین ئەمە باش نییە هەموو عالەمەڵین کاکە بۆ نووسەر ئەم حکومڕانی ڕەنگە و پێویست نەبێ ئەم پارێ بەم جۆرە پەیدا ناکرێت هەموو عایلە و عەشرەت ئەڵێت ئەم جگەرە خواردنە ئەم نێرگەلەیە ئەم مەشروبە ئەم جۆنە هەموو عایلە و عەشرەت و بە دکتۆر بەختیار شەڵێ کوڕم بخوێنە دوای پۆلی 12 دوای نەشخوێنی کێشە نییە شەهادەی بڕوان ئەوە لە ماوەیە کەیسێکم هەیە ئەڵەم شەهادەی بڕوانامەی پۆلی 12کە بنە تەنکەی بە خەڵەت بڕۆ بۆ ئەوروپا بەس پۆلی 12کەت هەبێ لەوێ توانی یونیڤەرسی بخوێنی ئەتوانی تعدیل شەهادە بکەی بەڵام نەتبێ ئەبێ لە ئامادەی و دەست پێ بکەی وەکوا بە هیچت نەکرد ناژنەفێ و ناشنەفێ دەستت خۆش بێ دکتۆر زۆر سوپاس دەکەم بەش یەکەمی پرۆگرامان کۆتایی هێنا زۆر سوپاس تا دەکەم خۆشەویستان لە بەشی دومی پرۆگرام لەگەڵ دکتۆر بەختیار لەگەڵتان بەردەوام دەبین